بە چاوی خۆتان یەکەم دیمەنان ببینن. ئەوتە دیمەنەکەمان بەرنامەی تەلەڤیزیۆنیە بە ناوی بە نەرمی. یەکەم دیمەنمان بەڵێ بە نەرمی. یعنی مەشەدەکەمان مێزگرت دەکا عایلەیەکە بەس بزانە ئەو بابەی ببینە کاک ئەحمەد وەڵڵاهی بەداخەوە ئەتوو کوڕی پەروەردە دەکەی بەڵام وەی لێ دەکەنی وەکو خۆت بی هەموو شتەکەت هەبەجێ بکە خۆ من ناوەم شتی خراپ بکە بەڵام هەندە شتەیە تایبەتمەندی لە هەرزەکار کاکە دەبی بە نەرمی لەگەڵی بڕۆژ وایە کەواتە با ببین با هەمومان بە نەرمی لەگەڵ مناڵەکانمانە هەڵسوکەوت بکەین باوەکو ئەم وەزعی لێنێت فەرموو بیبینن. بەڵێ ئازیزان و خۆشەویستانی بەرنامەی بە نەرمی خوای دەقە بەرنامەکە ناوی چییە؟ بە نەرمی ئەوە بە نەرمیەوە حیوانی منە قبولی ناکەم بەخوا دەعواتان لە سەقەی دەکەم. نا بە قوربان پێویست بە دەعواشت ناکە ئێمە هەلا خۆشی جەنابەتمان ئەو بەرنامەیەمان ناوناوە بە نەرمی تۆزێ جوان دانیشە زەحمەت آخر ئەوە مەسەلە مرتاحی نییە ئەوە بەرنامەیە قوربان. خۆشەویستان کەیسی ئەو جارەمان لەسەر هەرزەکارێکە کە ماوەی مانگێکە ماڵەوەی بەجێهێشتۆ لەگەڵ خێزانی خۆی واتە لەگەڵ باوکی دەمەقاڵیان بۆیەوە ماڵی بەجێهێشتووە ئەمانەوە هۆکاری ئەو ماڵ بەجێهێشتە بزانین ئەو هەرزەکارش لێرە ئامادەیە ئەویش کاکە لازۆیە یەک دەقە لازۆ کێ بابەت کوڕی من ناوی شەوەیە ناشێ ناوەکە و گۆڕی بێ ناڕەسەن. بەڵێ ناوەکەم گۆڕیوە جالەم هەموو ناوە خۆشە بەس ئەو ناوە هەبوو لە منینەیت کوڕم شەوە لەگەڵ خوشکەکە تا ڕێەکەوێ ئەزای چۆن ئەمە خوشتێکی هەیە ناوی ڕۆژەیە زاویشتم با لەگەڵ ڕێکەوێ ناوی شەوە اینجا بۆ حیسابە بێ ئەبێ کوڕەکەم ناوی کاوە بێ کچەکەش ناوی بنێت تاوە ئاخر دێمە با و باپیرامان بەو شوێوە ڕۆژ ئەرەڵا کوڕەزاکەش منوانێ و قاوەهات تۆ قەجە بەسەرەوە تۆ قسەی خۆت بە عەلاقەجێ بسەنێمەوە. باشە مام نادر ناکاکە نقطەیەکە پەڕانووە قادر ئەبوورە مام قادر جان نادر شەربەت داوا لێو نەکە کورە نقطە چییە کورە وشە چییە کورە ڕستە چییە ئاخر دەوانیە چۆن نقطە هیچ نییە ئەسە من ئەگە 500 لاو بێت یەک نقطەی بۆ زیاکەوێ بە 150 ڕازی بەمەیتی. باشە مام قادر جان ئەمانەیە بزانین کێشەی جەنابەت چییە لەگەڵ کوڕەکەت بۆچی لێ ڕازی نیت ئەم دەمەقاڵی و دوورکەوتنێ بۆچی دروست بووە. ئەزایی چۆن ئەم پرسیارە زۆر جەوهەریە ئەوە لە میسر پێڵن گەوهەری بەڵێ معلوماتم شوم لە بۆش بەڵێ ئەم کوڕەم زۆر لاسارە بە قسەم ناکە ئەها سەیری قژیکە بە ناموسم نیوەی خانەنشینەکەم معاشەکەم لە قژیا سەرفەکەم فاین نییە هەفتەیەکی ئەهەسێکی هەر تاڵی بەلایەکە ڕۆژ بووە ئەمە جلی وا لەبەر ئەکا عەقڵت جامە بێت شۆر لە پێیەکە وەڵا چییە هەرزەکارە بستێک سەر و ئەژنۆیەکی ئاخر کوڕم تۆ چی ماسیەگری تۆ حاجی لەقلەقیت ئەوە چییە بە قسەم ناکە ئەمانێ بیێمە سەرڕێ ڕاست بە قسەم ناکە نا. ئەی باشە چۆن وا بکەی بە قسە بکە بە قسەم کە من معلوماتم هەیە من باو باپیرانم بەو شێوە ڕۆتم ئەوێ بێتەوە سەرێتکەی باو باپیر. مام قادر جان ئەوە گەنجە و هەرزەکارە عەقڵی ئەو لەگەڵ عەقڵی تۆ زۆر جیاوازترە ئەبێ زۆر بە نەرمونیانی مامەڵی لەگەڵا بکرێ من هەزار سەر چاوە کتابم خوێنێتەوە لەسەر ئەو مەوزوعە لەسەر ئەو بابەتە. ئەزانی چۆن فەلسەفە بەسەر منالێمێ منیش کتێبم خوێنێتەوە زۆری. کتابی چیت خوێنێتەوە؟ وەڵاهیم خوێنێتەوە مەلا مەزبوورە بەخێر یەک دنیا کتێبی نوکتە و حکایەتیشم خوێنێتەوە بەخوا بەسەری تۆ کتێبم خوێنێتەوە ئەمە قەبارەکەی بووە. ناوی ئەو کتابە چییە؟ وەڵای سەر لە خیاڵم نییە حالیە. ئێستا ئەچینە لای کاکە لازۆ بزانم کاکە لازۆ تۆ کێشەت چییە؟ بابە لازۆ چیتە ناوی شەوەیە تەواو ببوورە کاکە شەوەگیان ئەمانە بزانین هۆکار چییە کە تۆ ماڵەوەت بەجێهێشتووە لەگەڵ باوکت ناکۆکی. من گەنجم تاکو ئێستاکە نیهێشتووە هیچ شتێک بەدڵی خۆم بکەم هەر دەوێت بەدڵی ئەو بێتم ناتوانم هیچ بکەم لە ماڵەوە. چانە باسی نەکەی باوکی لەگەڵ تا دانیشتووە ها. باشە مام قادر جان تۆ چ کێشەیەکی تر لەگەڵ کوڕەکەت هەیە لە چی تری ناڕازی؟ کاکە لە یەک شتی ئەم کوڕم ناڕازی لە هەموو شتێکی ناڕازی نایەتە سەرڕێی بابی باپیری خۆی ئاخر ئەها سەیریکە بەقەدەر چوار زەلابە بێت بەخوا لە تەمەنی ئێوە دوو عایلم بەخێوە ئێستا تەماشای فلان کاتوەنی تۆ بوو جیرین بووەکە ئاخر تۆ لێرە شەرحایەمە نەبەیت بەسا سەنەکەی وەڵڵاهی ڕۆژێکیان تەماشاکەم دانیشت و ڕادێکی کۆنم هەیە بۆ خۆم گوێ لە بۆرانی ڕەسەنەکان ئەگرم ئەمە نەخۆشە بەخوا چمە عالمێکی ترەوە لە پڕێکە خوا زلم و کوت لە ژووری شەوە دروست بوو ڕاکوم زانی دەزابوو دەسەمە خەیم تەلەفۆن بکەم بۆ پۆلیس کە تەماشاکەم دەرگای ژووری مستەکەی کردەوە یاخۆ ئەوەی حەزە لێ نییە ئەوە بە چای خۆی نەبینێت هەر لەگەڵ کردمەوە سەیرەکەم دوو تایی کردوێتە ئەمەیەوە هاوارەکە یا بشی ڕاکیەکە بە شەرفم زانی چوار کەس پەلاماریان ناوە ئاخر ئەوە ئەتوانی ئەوەیە ڕابڕۆ لە ڕات بۆ نایی گوێ لە گۆرانی ڕەسەن بگری وەکو باو باپیرانە بۆ گوێ لێ ڕاگرم بەڵام عەزم زیاتر بە ڕاپە من لە ڕەسەنی گوێ ڕاگرم. مام قادر جان ئەو گەنجە
عقلی تۆ زۆر جیاوازتر لێکەوە ئەو حەزەکانی خۆی بەدی دێهێنێت تۆ دوای ڕەسەنایەتی و دوای کەلتور و دوای کۆمەڵێک باوباپیران کەوتویتە ئەمە چۆن شتی وا ئەبێ ئەزانی چۆن ئەو تەدەخل لە حیاتی ئێمە مەکە تۆ ڕۆژنامەنووسێکی وەکو ڕێک عەدل بڕۆ عەدل ئەوە ببوورە من تەداخل ناکەم بەڵام منەمەوێت سەرچاوی کێشەکان بزانم چی و تا بتوانین چارەسەرێکی بۆ بدۆزینەوە بەڵێ چارەسەر لای خۆمە ئەوان نایەنە سەربار چۆن چارەسەر بە قسەی من ناکەن چۆن بە قسەی تۆ بە قسەی من ناکەن والله حەقا من کەوتم ماز ڕەشە هەمووتان بڵێن ڕەشە بەس ئەمە نایکات ئەهاسی سەر و قشنگە خەری کەوتەڵم کەفەکە باشە مام قادر منەمێ پرس ئەوە چیاڵی پەلەتە مام قادر والله ئەزانێت تۆ موعیدێکی زەڕور منەگە بەرنامەکە تۆزێ دەستوبردی لێ بکەیت موعیدێکی زۆر زەڕور منە خێر هیچ بووە نە والله دوێنێ چوون بۆ ڕاو ئیتر بەڕاستی برادەرێکم تاپڕی پێ بوو لەگەڵ نایبە بکەوەکەوە لە دواوە بەر پشتی برادەرەکەی کەوت ئەمری خوای کردووە جا ئەمەوێ پێشوێ بگیرێت بچم دوو قسەی خەی تا بکەم و سڵحاکەم و بەدیەوە یعنی کابرای کوشتووە تۆ لە دەروی یاسا چارەسەری بکەیت بەڵێ سڵحان پێکەم چۆن شتی وابێ بۆ خاتری خوا سەیری کە تا ئێستا لە دەرەوەی یاسا کێشەعەل دەکات بۆیە ژیانە دەوهایە قسە لە قچمنانەکەی ها ژیانی من چێت هیچ عیبی نییە ئەستەم تۆ دایکە تێتەناوە بەنەرمی چی بەنەرمی منەمێ پرسیارێکی تر لە کاکە لازۆ بکەم بە یارمەتی شەوە باشە کاکە ببوورە کاکە شەوە تۆ دایکە چۆنە لەگەڵتا زۆر باشە لە ماڵەوە لەگەڵمان تەنانەت باوکم نەبێت باوکم زۆر خراپە لەگەڵمان ئاوا من خراپم لەگەڵتانە بەڵێ تۆ خراپی یا تۆ دایک پێ ناو جۆرکی من نەخێت تۆ زۆر خراپی لەگەڵمان سەرەکەی تەلەڤیزیۆنە زۆر خراپی لە ماڵەوە من خراپم بەڵێ تۆ زۆر جەنابت خراپی بەنەرمی دایکت خراپی داوتەجا باشم والله نازانم چی ژیانێک بێ بەنەرمی چی کاکە شێتان کردووە بەنەرمی پەیوەندێکمان لەگەڵ ڕاستە خۆ جەمیلەخان لەسەر خەتە بەنەرمی ڕاستە خۆ جەمیلەخان لەسەر خەتە ومن ڕاستە خۆیە نە مباشرە دە قسەم کردا ماڵە بە قوڕنێکی بۆچی چی دەگەر مام قادر وەدە دەمانچەیەک من لەوێ دەمەنا جوانتر بوو سەیری کاقلێ هەلای دەماچەیە ڕۆژێک دەجار پاچێک هاتەوە هەر ڕۆژێکە مان کوژێت نایەنیم بچین بۆ ماڵەوە سەربازی مام قادر بۆ خاتری خۆ پێغەمبەر دەماچە جوانی لەکوێ هاوار جوانە والحاڵ ئێمە لە یەک ناکەین واسی دەبێنم مۆسوعە هەتا ساحبی ئەو قڵب بە دوای دەماچۆ قەت خێر لە خۆتان نابینن والحاڵ ئێستا جەمیلەخانمان لەسەر خەتە ئەم کاتە با جەمیلەخان ناوی جەمیلەخانە بەڵێ سێ و سوفەیەکە منیش نەکەم ناوی جەمیلێ جەمیلەخانی خێزاندا لەسەر خەتە بەقوربە ئەوە بەڵێ قبوڵی ناکەم ئەو بۆ هەیبەت و شان و شەوکەتی من جوان نییە بەڵێ ئەو پەیوەندی کردووە لەبەر چارەسەری کێشە خێزانەکەی خۆی آخر نابێت ئەوە پرسا بە من کردایە ئەم کاتە باش جەمیلەخان سلااو ئەم کاتی خۆش باش جەمیلەخان تۆ وەکو دایکی لازۆ وەکو خێزانی مام قادرمانی لێت بپرسیم بزانین کێ تاوانبارە و کێ لەسەر حەقا وەڵای ڕاستە بۆی کاکی پێشکەشکار تاوانبار باوکیوە باشە بۆچی تاوانبارە باوکی لەبەرەوەی قسە بە شەرتێ هێشتێنە لە هەموو شوێنەکان ئەی باشە کوڕەکە چۆنە لە ماڵەوە وەڵای کوڕێکی زۆر عاقڵە هەموو دەرەجەکانی هەفتایە بەس بابی لەو تاکید لەوەیە کە بیکاتنەوە ئەخە کاتێ پێشکات پێ تۆ بڵە بزانم ئەوە چۆن ئەتوانێت کە بیکاتنەوە بۆ شەو داوایکە لەسەریایەکە حەقی خۆمە داوای لەکەمنەوە بێنێت آخر معقولە سێ دانە ساڵە لەسەر یەک ئەوە خۆی یەکەمە بێت دراوسێکەمان خۆ جەمیلە خۆی ناسێت هەموو ساڵێک چوارەمە بێت ئێڕۆتەوە چوارەم نابی ئاخر لە چی بکەمە مام خا بۆ خاتری خۆ پێغمە تۆ بە هەموو قڵێک تۆ قسە ناکەی ئابۆ ئێتخوا یەکەم باشترە یا چوارەم باشترە چی کاکی پێشکەشکە عیبە بۆ تۆ ئەبێ معلوماتە هەبێت یعنی هەزارە بێ باشترە یا 4000 مام قار بۆ خاتری خۆ پێغەمە هەرەوەیە بۆزی ئێمە دێ یەکەم و چوارم یەک ناکاتەوە چۆن جای ناکەمەوە چۆن لێکی ناکەمەوە خابی لە بزنێ لە جایەکەوە چوارمان لە شوێکە چۆن جای ناکەمەوە مام قار بە یارمەتیت بۆ خاتری خۆ پێغەمبەر وا نابێت کێشە وا نابێت چارەسەر وا نابێت ئێوە کێشەکانتان زۆر بەسیتە ئێوە زۆر سادە و ساکارە کێشەکانتان بەڵام ڕێگەی چارەسەرتان نییە ئەبێ ئێمە ڕێگەی چارەسەرتان بۆ بدۆزینەوە ئەبێ ئێوە هەوڵ بدەن لە ناوێکە بسازێن دڵتان نەرمێ بەرامبەر بێکتری یەکتری قبول بکەن بەڵێ خۆشەویستان ئێمە کێشەکانمان هەمووی چارەسەری هەیە ئێمە کێشەکانەوە قورس نییە جەمیلەخان بڕوا بکە کێشەتان قورس نییە بڕوا بکە ئێوە لە ناوێکە ئەبێ خۆساز بن ئەبێ کۆت بن ئەبێ دڵتان گەورە بێ بەرامبەر بێکتری ئەبێ یەکتری قبول بکەن مام قار ڕجات لێ ئەەکەم مام قار کێشەکەتان زۆر گەورە نییە کێشەکەتان بچووکە ئێوە ئەبێ لە یەکتری تێ بکەن ئەی هاوار ئێستا ئەگەر بۆ خۆشتان نازانن ئەوە دکتۆر هەیە ئەوە چارەسەری دەرونی هەیە ئەوە توێژەری کۆمەڵایەتی هەیە ئەوە یوتیوب هەیە سوشیال میدیا هەیە مام قار تۆ حەز لە یوتیوب نییە والله ئەگەر بۆ حەز بڵێ من بەس حەزم لە دۆڵمەیە بەڵام ژێری پاقلە و چی ئازار دێ کوڕەی هاوار مام قادر ئەوە بۆ ناوی یوتیوب و هاور ئەو توزانە یوتیوب چییە ئەرێ دە تۆ ڕۆژە لێ نامەدی خۆم شنەکە ئەخە دەوا نییە ئەی هەڕە بەبان ئەو سەرمە ئاڕوومانی کورە مام قادر کورە یوتیوب کورە سوشیال میدیا فەیسبوک دکتۆر توێژەری کۆمەڵایەتی ئەی هاوار
یاخوا دایک و بمرێ کوڕم گورە مام قادر گیان بۆ خاتری خوا پێغەمبەر کێشەکانتان قورس نییە ئەبێ چارەسەر بدۆزنەوە باشە مام قادر تۆ کوڕی خۆتت خۆش ناوێت جەرگمە چۆن خۆشم ناوێت جگەر باشە ئێستا ئەو کوڕە لە بەرچاوت نەمێنێت تۆ چیەکەی وەڵا لەوانەیە شێت جەمیلە خان تۆ کوڕی خۆتت خۆش دەوێت چۆن خۆشم ناوێت ئەی باشە بۆ هەوڵ نادەن کێشەکانتان چارەسەر بکەن کاکە پێشکەشکار یەک مانگە ئەو کوڕی من لە ماڵی دایەپیرەیە یەک مانگە نازی ئەو باوکی لەسەری نییە بیر لە سوپرایزی کردە بۆ باوکی مەخوا برا من سوپرایتم شت ناخم جا من هەر شەکرە بەژنم کوڕی مام قادر بۆ خاتری خوا سوپرایتی چی بیبسی چی خۆ باسی بیبسی کۆلام نەکردوە کاکەگیان سوپرایز دەڵێ سوپرایز جەمیلە خان ماڵت بە قوڕنەی جنەمە ئیتفاقمان نەکرد ئەو سوپرایزە من باسی بکەم کاکە پێشکەشکار لەبەرەوەی گوتم چم بابزانێ ئەو کوڕمە چەندی باوکی خۆشەوێت باش بەڵێ خۆشەویستان کاکە لازۆ شەوە ببورە کاکە شەوە سوپرایزێکی جوانی ئامادە کردو بۆ باوکی خۆشەویستی خۆی بۆ باوکی بۆ دایکی ئەخاتە ڕوو فەرموو مام قادر ئێمە و جەنابت و بینەرانیش ئەمانەوێ ئەو سوپرایزە ببین نامەیەک بۆ باوکی ئەزیزم هێزی ئەژنۆم باوکە گیان هەز بە ئازارەکانت دەکەم دەزانم تۆ پەروەردەکراوی بە دابوونەریتەکانی باپیرانمان دەزانم بە ڕەفتارە نامۆکانم ئازار دەخۆیت بەڵام باوکە سەردەمەکە گۆڕاوە چاک دەزانم ئەگەر ڕەفتاری ناشرین بکەم خانەوادەمان دەشێت و وێران دەبێت دەبینە جێیتانە و تەشەری خەڵکی بەڵام باوکە گیان کێشەی من و تۆ ئەوەیە لەو غروریەت نایەتە خوارێ زۆر بەڕەقی مامەڵەم لەگەڵ دەکەیت باوکە خۆشەویستەکەم دخوا وەرە ببینە هاوڕێ ئەوە پشتی من و داری تۆ باوکە گیان دەبێت لەوە تێبگەی هەرزەکاری قۆناغێکی ناسکە بیرکردنەوەکانمان لەگەڵ کەسێکی گەورە جیاوازە دەبێت لە چوارچێوەیەکی ئەخلاقیدا ممارەسەی ژیانم بکەم ناکرێت تۆ بمکەیتە کۆپی خۆت باوکە با لە بیرکردنەوە جیاواز بین بەڵام لە بەهاو نەریتە جوانەکان کۆک دەبین باوکە گیان ئەی کۆڵەگەی ژیانم تۆ ڕێنیشاندەری ژینمی ئێستا سەردەمەکە جیاوازە نەرم بە لەگەڵم سوێن بەخوا باوکە خۆشم دەوێت قەت کارێک ناکەم شەرمەزارت بکەم بەڵام باوکە تخوا لەگەڵم نەرم بە تووڕەبوونەکانت و لێدانەکانیشت با نەرم بێت تا دەمرم خۆشم دەوێت بەڵێ خۆشەویستان ئەو بوو بینیتان کێشەی نێوان باوکو کوڕێک چارەسەر کرا ئێمە زۆر خۆمان بە خۆشحاڵەزانی کە ئەو خێزانە ئاش بوونەوە و هیوای ئاشبوونەوە و ئاشتەوای بۆ هەموو خێزانێکە خوازین و کێشەکان چەند گەورە بن چارەسەریان هەیە تا بەرنامەیەکی تر و تا چارەسەرێکی تر خۆشەویستانمان بەجێ دەڵین تا بەرنامەی بەنەرمی کاتێکی خۆش ماڵەوە دەینجا دەوەرە کوڕەکەم دەوەرە ماچێک بە بۆ باوکی خۆت دەی قوربانی بم دەی ماڵە بەخۆم هەمووی جێڵە ئەڵێم جەمیلە لەسەر خەت ماوی بەڵێ بەڵێ پیاوکە لەسەر خەت ماوە دە ئەزانی چی بکە لەگەڵ کاکی پێشکەشکار یینەوە نیوەڕۆیەک مەنتەڵ دۆڵمەی چۆرمان بۆ دروستکە کوڕە پێویست ناکەم بەخێر بێن دڵمێکت بۆ دروستەکەم حەب بە دڵی خۆت بێ ماڵە پێویست ناکەم مام قادر وەڵا عەزیەتە فەرموو ماڵە بە قوڕ نەگیری ئینکاری بە قورئان نایە لەبڕۆی لەسەر و بەزمەی خۆ بەردەخم ئەم جارە پێشەکەەوە بڕە کوڕەکەم با بڕێ بێ ئێوە ناخۆش دۆڵمەیەک بوو بە معنای کەلیمە پڕ بوو لە پەراس و لە پاقلە بەبێ ئێوە ناخۆش باشەتی دوو ستاف لە بیرکە ستاف ئاخر کاکە خۆی مەنجەڵێکی ئەمە نەبوو ستاف کاکە 40-50 کەس خۆ 6 کەس بچن بۆ بۆقێ نەشی کوژنە تۆقێ زۆر باشە بابەتی دووەممان لەسەر چییە؟ بابەتی دووەممان زۆر حساسە کە بەڕاستی لەم کۆمەلگایی ئێمە زۆر بووە بە دیاردەیەکی زۆر باو ئەوێش مەسەلەی فەقیر و هەژارە فەقیر و هەژار دەوڵەمەند لەلایەک فەقیر لەلایەک وای ڕاستە ئەوەی کە ژیان فێری کردوین دەوڵەمەنی بە گیرفان نییە بە دڵە وای زیاتر ناچمە تەفاسیلەوە سەیری وەزی ئەم دەوڵەمەنە ئەو فەقیرە بکەن بزان کامیان دڵی خۆشترە فەرموو ئەرێەوە چی کارمان دەکەن بۆ خاتری خوا خەریکە دڵمە تەقە لە دەستێەوە ئەوە شەوکەتەفەنی لە چاو منە دوێنە دەستی بەکار کردووە خاوەنی 6 ملیۆن دلارە
من سنه چەند ساڵە ڕائەکەم تا ئێستا 4 ملیۆن دلارم هەیە ئەوە وەکالەی کاشی تورکی وەرگتووە ئەو ماوەی ئەبێ بازار کۆنتترۆل بکەم خوام لەو خوایە بەدڵی من نەجوولێنەوە دەی بەسە پیاوە حسابێکی بۆ منیش بکە آخر بە قوربان وا تەلەفۆنم لەگەڵا مەشغوڵی ئیش و کارم ئەوەش زەرورە گوێ بگرە کەریم سبەی شەو سعات 3 هەموو کارمەندەکان لە مەخزن ئامادە بن بەبێ دواکەوتن باشە دەی بەسە پیاوەکە دەی بەسە بووە ئەخی حسابێکی بۆ منیش بکە آخر ئەخر نازە گیان من جیانی تۆ نیم پارە جیانی تووە زرد جیانی تووە ئیش جیانی تووە بەسیە تەواوی کە ئەم من دەڕوومەتر نازە 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 گیان دوو مەڕۆ هێک دەقە بۆستە نازە نازە گیان تۆ بیری زۆر لە پارەیە ئەتوو گوێم لێ بگرە مەڕۆ نازە ئەی هاوار ئەرێ وە بانانەوە گیانەوە بانانەوە ئەرێ بە بانانەوە ئەرێ توخوە دەپارانەوە ئەرێ بەرتیلیانەدا توخوە ئەپارانەوە ئەرێ شەمام و خاڵخاڵ شەمام شلێکی و نەردوومە بۆ مایە سەرەدە و فێنێکی نەردوومە بۆ مایە سەرەدە و فێنێکی ئەوە چییە و سەوتە ئەوە چییە و دەنگە ئەرێ تۆ بولبولی تۆ کەوی تۆ چریکەیت ڕەزیانە ڕەزیانە وەگوڵە وەڕێحانە رازیانە رازیانە وەگوڵە وەڕێحانە یار بۆ دەنگی نایێ لەو سەر و هەیوانە لەو دەر و هەیوانە بەخوا دڵم خۆشە بەخوا دڵم خۆشە با بچم سەڵ ئینجانێتر بێنم ئای هەستا بەرەوە گیانەکەمێ وەرە وەرە نازدارێ هەستە وەرە گیانەکەمێ هەرێ ناس و نازدانێ مەکە نایتوانێ مصیبەتێکە قەومێنی ڕاوەستە چی بەرم چی بەرم ئای ناسک و نازدارەیەم هەستە و با بڕۆین ناستە و نازدارەیەم ئەرێ هەستە و با بڕۆین با بڕۆین بۆ سەیرایان بۆ لای بامێ و باینجان ئەرێ کە دڵم خۆشە ئەی بەخوا خۆشە بەخوا خۆشە باچم تۆزێ ئاوی ئاو شەتڵانە بم خەریکە وشکە بێت بابڕم بلارم لاسیلەی قبرایان هاوایارایە الله لەو دەنگە ئاکەم بمە تەنێ لای یاسێدایارایە دەوەرە ئەمە لە چیام ئەمە لە چیایە وەرە ساحب ئەو هەموو سەرۆت و سامانە بی ئەمەنە دڵە خۆش نەبێ نەکبەت و قوربەسەرێکی وەک ئەمە لای من تا ئێوارە ئیشەکە آخر ساحبی هیچ تێگریت ئەم دڵخۆشیە لە چێم وەرە ئەوە یارایە و سەلام عەلەیکوم بەردەوام بە بەردەوام بە نا تازە جەنابەت هاتی بەخوا لە ڕووم نایە ئەولادم هەرە بێ مستەحیلە بێڵم نە بەردەوام ئەمانە دکتۆر عەمر و چاوەمە دکتۆر داردێم چاراکایە دەبنووسە بۆ لای قازی بڵێ ئەو گوڵە مارەکە شەق ئەو گوڵە مارەکە ئەوە دڵەکەمە دای بەخۆش مامۆستا لە پێنجی بەیانێ من دڵم خۆشە ئەی لەخوا بەزیابێ بەس پێچێ گۆرانی و مەقامی باش بزانێ خوا گۆرانی وام لایە جارێ مەقام بڵێم هەم خۆم دانیشم بە دیارە قوڕە پێوە وەرە دانیشە بە ناریشن مەقامێکم بۆ بێوەرە ئاخر مستەحیلە مەقام وەرە دانیشە بە دانیشتن مەقامێکم مامۆستا مەقامە بۆ ئەڵێم بەڵام لەسەر مەسئولیاتی خۆ دەستکەی بە گریان خەڵک کۆبێتەوە من حەقم نییە بەسەرەوە نانە دە مەقامێکم بۆ بڵێ با بزانم چۆنە مش دڵم خەمبارە باشکەم تۆزێ لە خەمەکانم بڕەوێتەوە بەس تو سەری من مەگری نانە بەردەوام بە بۆی هەستم مامۆستا نە بارەکەڵڵا دەست خۆش بێ باشە پرسیاری مام ساویر ژیان مامۆستا من ڕۆژی چەنە دەم بە تۆ 20,000 خوانەی بڕێ باش من ئەو هەموو سەرۆت و سامانم هەیە ئەو باخە گەورە و گرانم هەیە خوانەی بڕێ ئەو هەموو شتم هەیە ئەمەنە دڵخۆش نیم بەس بزانم تۆ کرێکاری تا ئێوارە بە 20,000 دینار ئەم دڵخۆشێت لەکوێ هەمووسا دڵخۆشیەکە کە هات یەدی تر خۆ عەلاقی بە هیچەوە نییە بە پارەشتەوە نییە
چۆن ئەی علاقی بە چیوە هەیە ئەی چۆ من ئەو 20,000 بەشی شمەکە و لەخوا بە زیابێت و لێشم زیایە آخر بەس پێم بڵێ 20,000 ئەدەی بە چی ئاها سەیریکە 5,000 بە ژیانی ماڵ و مناڵم 5,000 ئەم بە خواردن و خۆراک بۆ ماڵ و مناڵ 5,000 ئەم بە قەرز 5,000 ەکەم بەڕای خوا موری پێغەمبەر باشە مام سابیر 5,000 قەرز و 5,000 خواردن و 5,000 خێر و 5,000 ماڵ و مناڵ و من تێناگەم ئەتوانی جوانتر بۆم ڕوونکەیتەوە بۆ ڕوونەکەم و بەڵام لە پێشە مەقامێ نەڕۆین نەنە بە قوربانە بمواز لە مەقام بێنە بەس تێم گەێنە بزانم ئەمە چییە مامۆستاجان 5,000 کە ئەڵێم بۆ ماڵ و مناڵم و بۆ ژیانی خۆم ئێواران شتی پێ ئەکرم و چمە ماڵەوە 5,000 بۆ خواردنی مناڵەکانە کە ئەڕۆم و خۆ بێشتێکم پێ بای 5,000 شتمەکەکردم بۆ مناڵەکان کە ئەژڵێم 5,000 ئەم بە قەرز ئەوە هی دایک و باوکمە من قەرزاری ئەوانم زوو ئەوان منیان بەخێو کردووە ئەوان پیرن بۆ ئەوان خەرجەکەم ئەوە قەرزەکەی ئەیەمەوە پێنجیش کە ئەڵم لە ڕای خوا مۆلی پێغەمبەر ئەوە قەرزە ئەیەم بەچێ دوو خوشکم لە ماڵەوە کەوتووە ئەیەم بەوان کە گەورە بوون ئەوانش حەق بۆم نەکەنەوە ئەوە مەسەلە ئەی ئافرین بۆ خۆت ئافرین بۆ عەقڵ و بیرکردنەوەت ئەی ڕەحمەت لەو شیرت مام سابیر یەک تەکلیفێکم لێت هەیە بەس بە هیچ شێوەیەک ڕازی نابم تەکلیفم ڕەت بکەیتەوە یا ئەڵڵا خێر ئەزانی چییە ئەمەیە ببی بە ڕاوێژکاری من بۆ دووشت یەکەمیان ببیتە ڕاوێژکاری خێزانیم ئاگاد لە ماڵ و مناڵ بێ دووەم ببێتە ڕاوێژکاری ئەم نەمامگەیە ئەم مەشتەلە بیبیتە ڕێوە بەس بە تۆ دەکرێت مامۆسایسەگە بوو تا ڕاوێژکاری مۆسیقا و مەقام و گۆرانی ئەموو بیرێکی لەکەم بەڵام بوو ئەوەیان بەخوا داوای لێبوردنە لێک بوو جارێ ببم بە هەر ڕاوێژکارێک بە حەجلا هەر کەسێک بەخوا ماڵ و مناڵم بە فەرامۆشەکەم دایک و باوکێکم هەیە لە ماڵەوە کەوتووە پێویستیان بە منە یارمەتیان بەم داوای لێبوردنە لێکم زۆر خەجاڵەتم وەرە ناوچوانت ماچکەم ماجعتیادیە ئافرین بۆ خۆت مامۆستاجان با برای خۆش یەک شتە پێ بڵێ بەڵێ دڵخۆشی نە بە گیرفانە و نە بە سەرەت و سامان و پارەیە بە دڵە و بە تەبایی ناو ماڵە جا براشە یەک تەکلیفی لە تۆ هەیە فەرموو ئەم ئینجانەیەم بۆ بگرە بۆچی بگرە دە تۆ بیگرە ئەوە گرتە گرتێ دەداینێ تۆ داینێ چۆنی دەزەن مامۆستاخوا حافیز گۆزاکەی هاڵگەیەت یاکسارێ بۆکانی داینێ ئەی خۆزگەم بە خۆت مەستم دەبڵێ مەستم کوژراوی چاوی مەستم کوژراوی چاوی واللهی سێ ئەو مەشەدەم کرد ئەو تۆزەی تیاما بۆ حەزم کرد وەکو فەقیرەکە بکەم چکە دایمە فەقیر جوانترە زۆر باشە مامۆستا بەڵام ئێستا ئەو مەشەدە کۆتایی هات تیاما بۆ باشە تو زانی زۆر ینی گەلە بەغەڵە لە خۆت گەیشتی برێ لۆ وە دەزانین دەنگت گەلە خۆشە من ئارێ وەڵڵا گورە بە شەرەفم دەنگت گەلە ناخۆش حەیرانێ بڕۆین نا حەیرانیش سەقەت مەکە زۆر باشە مامۆستا ئێستا بابەتی کۆتاییمان مایە چییە؟ بابەتی کۆتایی مامۆستا مەسزێکی زۆرمان لۆ دێ دەرێ لەسەر کرێچیان ئیش بکەن بابەتەکەم حازر کردێ سیناریۆیەکی زۆر جوانە دەزانی چ ڕۆڵەکەم دایتە تو؟ ساحب خانوو ساحب خانوو باشە حازری؟ تۆ بەس بڵێ ئەکشن حازر لە من ئەکشن کاکە سەردا من چاوەڕی تۆم کردایە ئەبوو بێشێ سەر بنایەتەوە ئەو خانۆم ماوە بە باجی سەبێ مانگی 300,000 مایەتێ 300,000 جار لێ پارێم و تا کرێک مایەتێ ئەم جارە یاومە بە زەلامێ کاکە سەردار هەروتیان سەری مانگە ڕێک کرێکەم بۆ هێ خۆزانم دەتە کوردی من خانووەم بە کرێ بە کورد بەخوا تۆڵبەم کردووە کەوچکم بچۆتە سەر تەواقەکە داخ بووە نامە بە پشتی ملی کۆمەبووی عارفن ئەم جاریچکە ئەم جارە یاومە بە عەرەبێک هەروتیان سەری مانگە ئەڵێ ئەوە کرێکە بە چەندیش 450,000 هەی خەدا بورهان بە 450,000 ئەیکوە دیار نییە لەکوێیە والله ئەبوو لێرە بوو هەیە ئەوە تا ئاسەی ماشەڵڵا و هەیکەلاڵی فەزەل السلام عليكم ورحمة الله وبركاته شلونكم كيفكم؟ أهلا وسهلا كاكا ترى برهان بابا ترى برهاني شي ترى برهان يعني حاجة غلط؟ لا مو مشكلة أهلا إلى اللقاء في حلقة قادمة والسلام عليكم شنو كاكا برهان؟ قابل مسلسلات ما تلفزيونية أنت مذيع مع البرامج؟ أولا التعارف إي والله ماشي هذا كاكا سردار إيه شنو كاكا سردار؟ كاكا سردار هو جزء كلمة اثنين إي
سر يعني فوقه اي دار يعني خشب له شجرة. اهلا وسهلا كاكا فوق الشجره. عافية. اي كاكا سرطان. سردار سردار يعني أي. فوق الشجرة. فوق الشجره. ابنه يعني ولد مال هذا اي اسمه دلدار. شنو دلدار؟ دلدار هو هم اثنين، ضل يعني قلب، دار يعني خشب، قلب الخشب. يعني قلب الخشب. والله خوش يصير. وزوج مال هذا أي. اسمه شرمن. شرمين يعني شرمن هو جزء هم اثنين. أي. شر يعني معركة. أي. من شر من يعني أنا. يعني زوج. معركة أنا. ليش؟ ها؟ هرتي قوم قليل من نهشت هرتي شنو ولا مستقات كرت الدواء سردار ودار والشر منه هذا مو يتقوري يلا ماشي الله زوي على تبقى مو مشكلة. ها؟ يلا نرجع لموضوعنا مالتنا. نرجع. يلا حبيبي شو سوى شو اسمه الخال ومالك يعني بيت اي جاهز حاضر. شلون؟ دقيقة هنا. كاكا خانك كمان حاضر خانك شي حاضر ما هي قرا كمان خوشه قرا كمان برين وقوريه يعني شنو برينا كاكا برهان؟ بريني دريليتو. لا برين لا كاكا فراوان فراوانة. شنو فراوانة؟ فراوانة يعني شلون؟ هسه بالعملي بالأنت مالك. ايه دي الله. هسه هيجي هاي المساحة ايه يقدر يروح مطور بطح؟ لا هيجي يقدر. إيه. لو هسه نايم ذات هذيك شي مصيبتك يعني مساحة يعني فراوانة كبير يعني كبيرة يعني أوي. قورة هذا إيه تمام بعد كاكا خانوك زيراني زور باشي هي مزقود لي نزيكا ماركت لي نزيكا من داري لي نهر حرت صعدة من دال ترى برهان يعني من لينيا شنو يعني؟ كاكا من دار هم دار كسكا ما شكله شيء كاكا برا صمنات شي بيان بالعربي أطفال بيبي أطفال لينية إيش أطفال لينية يعني ماكو دايرة أطفال بالمحلة؟ بابا كاكا أطفاء حريقة ليتي برا والله ما لكم سؤال جاكر يقولوا ترى شو كهرباء نا بابا نا ليتي ما أفهم يعني أطفال شنو يعني؟ أطفال إيه رحمة على والديك يعني جهال ماكو هوسة لينية بالبيت خوف إيه تمام يعني ارتاح يعني شو إيه تمام إيه أفتهم يعني بيها جامع بيها أسواق مال شنو بس إيه بعد كاكا أو كارباكي زور باشا إيه شنو شباب تميزو فرع شي زور خوشو هادئة حيز دنجينية زور هادي خوشة إيه يعني يفيدني إيه إيه يلا ماشي يلا يمتى نروح؟ والله هسه راح أريحه شنو راح أريحوا؟ نروح للبيت إيه دي يلا بس كاك السادة تلفوني يجيبوك بو سبيحة خان استبت سوا هو ينسيري خانو كاكا بايش شغلي كانت باشنية أقول كاكا أبو زبين شنو أبو زبين؟ في بلد أنت مال أنت تمر أكو تمر شنو أبو ظبي؟ محب عليك كاكا برهان أي أبو ظبي مدينة من الإمارات أنا أبو زينب يلا مو مشكلة شلون مو مشكلة حبيبي؟ مو مشكلة ألو سبع خان باشي سپاسی و باشن کاکا سلامت بیا خودین تماشاش خانه کی دکی سبع خان بین بخیر بن سر چاو والله ما تعرف خانو ما ندوزيتو سبع خان تنها صاحبي عقاراتم هیچ كناز انا تشتري مرات ما داوي خانه كمان تصوركي استاش كي سيش كم ديشتوا ما هو يك هفته دمي خانكم تصوركي باشا كاكا داي باشا خو حافظ دا او كابريات يود هیچ کوڕم ئەو چاجنۆکە ڕازی نابێ ئەڵێ خانووەکە بەتاڵکەین دا لە قوتابخانە و لە تەلەڤیزیۆن لە هەموو شوێنێک دەڵێن دەبێ ڕێز لە پیاوانی هاتوچۆ بگیرێت و دای باوکیشم مرور بوو بەڵام بەداخەوە کۆچی دوایی کرد یانی دا ئەم قسانە هیچیان ڕاست نین کوڕم خەڵکی بەڕێ زۆرن بەڵام بەرهانەکە زۆر بوونە دایەکیە هیچ دڵی خۆ دوور مەکە بە قوربان خوا گەورەیە دەمەگری کوڕم والله يخرب بيتك انت الله يبارك ولد كاكا برهان ترتيب تصل تمام نروح يعني كلها ترتيب يلا راح حريق يلا ماشي يلا يلا يا الله يا الله فصل
ده فرمو. لا فضل. لا فرمو. مستحيل فضل. فرمو. من رابع مستحيلات فضل. فرمو حبيبي. بقر نجي لك إنكاري ده فضل. لا حول ولا قوة. فضل يا ابو صبي. فضل حبيبي. فضل. ليش تبكي هاي؟ نالو اجريو. لا اجري. خطية. منال فضل. ده فضل. ما بقول نجي إنكاري ده فضل. ليش خوش السلام عليكم. السلام عليكم. السلام عليكم. فرموا. فضل. يا هلا وسهلا. باشا. شلون باشي؟ وليه تبكي؟ مو قريت؟ والله اجري وراك هاو بس رولت شيء المشكله. ورا كاك. ورا كاك. خطية هذا. حبيبي. شو مشكلة ها؟ بودا قريتو؟ أنا دواسي من ماضي بقول نجي لما نالا أكيد قري دواني برسيد. نا ترى برهان مشكلة هيا. شو من اليوم مشكلة نية. مشكلة هيا. لا حبيبي لا ما قري. دادا تو موافق بخوشي خود درتشو لمال؟ والله بلمتي. تقريبا وني من أقام نبي موافقة. نخي دا باريزات المالي ذكر. من الله استواء على باريس يعني. استفهم. ترى برهان مو عيب عليك؟ ما تستحي؟ ها؟ على مود بارا زيادة مواطن خود درك على مال؟ سيادة تناقي. شكوا من عربي زين نولا تناقم. من بيقانا لبرمان هاولاتي خود مواطن خود درك لمال لبخاطر بارا زياتر. جهزاني وكم من هيك قيتشك. هاي بيزمير. مو عيب عليك؟ ئەرێ چ بوو عەرەبی نازانم ئەو لۆچی وەختی پارەی دادەی یەک عەرەبی قسەی دەکەی بڕوا بکە بەغدادیەکانیش ناتگەمێ. آخر مامۆستا خۆ عیب نییە یعنی قەیچێکە زمانی خۆمانەوە تا شکور پاراوین عەرەبیەکە تۆزێ بە شەڕ و شەخشی ئاوات هەرچۆنە بە خەڵک تێگەین. بە شەرەفم ئەو شەخسیەتی ئەتوو دیتت نییە لە پێناوی پارە هەموو زمانێک دەزانی. هەروە بووە دنیا بەخوا هەزارانی واش هەیە ئێستا خانویان ناوە بە بێگانە بەو شێوەیەژین. بەداخەوە مامۆستا هیچمان ماوە بڕۆین. وەڵی هەرەوە ماوە بڵێم تا بەرنامەیەکی کە بەخواتان نەسپێرین دانیشن بەخێر.